بۆ دووبارە ئاوەدانکردنەوەی ناوچە تازە ئازادکراوەکانی ژێردەستی داعش هەوڵەکان دەستی پێکردووە و دەستگا و دامەزراوەجیەکان کەوتونەتە خۆیان. وەزارەتی نەوتی عێراقی وکو خۆیان دەڵێن ئەرکەکەی ئەوان لە هەمووی قورسترە بەهۆی تێکدان و ئاگرگرتن و گڕتیەبەردانی بیرەکانی نەوت لەلایەن داعشەوە. بۆ ئەو شوتەبێژی ئەو وزارەتە دەڵێت تەنها لە گەیارە لە کۆی 50 بیرە نەوت 38 زیانیان بەرکەوتووە و 18 ئاگریان تێبەردراوە لەلایەن داعشەوە. مجموع الآبار بشكل عام كان بحدود 34 بئر تضررت لە ماوەیەکی زۆر کورتوانیمان 18 بیری نەوت لە گەیارە بکوژێنینەوە کە دوای ئەوەی لەلایەن داعشەوە ئاگری تێبەردرا بوو. لەگەڵ ئەوەشدا توانیمان چارەسەری هەموو بیرەکانی دیکە بکەین کە کۆی ئەو بیرە نەوتانەی زیانیان بەرکەوت بوو 34 بیر بوو لە کۆی 50 بیری نەوت. کێشەکانیان چارەسەر کرا و لە ئێستادا کەوتونەتە سەرپێی خۆیان وەک یەکەیەکی پاڵاوگەی گەیارە کە لە ئێستادا لە توانایدایە 4000 بەرمیل نەوت ڕۆژانە بەرهەم بهێنێت. وەزارەتی کارەبای عێراقیش دەڵێت بەهۆی شەڕی داعشەوە 80 لە سەتا تۆڕەکانی کارەبا و وێزگەکانی بەرهمێنانی کارەبا زیانیان بەرکەوتووە. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەوڵ دەدەین جارێکی دیکە ڕووناکی بۆ ناوچە ئازادکراوەکانی مووسڵ و دەوروبەری بگەڕێنینەوە. وەک سەرەتاش توانیومانە کارەبا بۆ تەواوەتی بۆ بەری ڕۆژهەڵاتی مووسڵ بگەڕێنینەوە. لإعادة إصلاح الأضرار اللي تعرضت لها. هەوڵەکانی وەزارەتی کارەبا بەردەوامە بۆ ئەوەی جارێکی دیکە ڕووناچی بۆ ناوچە ئازادکراوەکانی مووسڵ بگەڕێنینەوە کە وەکو سەرەتاش توانیمان کارەبا بۆ بەشی ڕۆژهەڵاتی مووسڵ بە تەواوی بگەڕێنینەوە کە بە شێوەیەکی گشتیش 180 کارەبای مووسڵ هەر لە گواستنەوە وێزگەکانی بەرەمێنان زیانی بەرکەوتووە. لەگەڵ ئەوەشدا هەوڵ دەدەین لە ماوەیەکی زۆر کووردا چارەسەر بکرێت و دووبارە کارەبا بگەڕێنینەوە ناوچە ئازادکراوەکان. شەڕی داعش زیانی گەورەی گەیاندوتە ژمارەیەکی زۆر لەو ناوچانەی کە لەلایەن ئەو ڕێکخراوە داگیرکرا بوو. دوای ئازادکردنەوەشی لە ئێسادا هەوڵە ناوخۆیی و نێودەوڵەتەکان بەردەوامە بۆ ئەوی بتوانرێت بە زووترین کات ئاوەدان بکرێتەوە و ئاوارەکانیش بگەڕێنەوە شوێنی خۆیان. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.